هاوشێوەیە تعریفێکی حەزر یعنی هەمومان بەدوای هەندێک لە نمەڵی شاری ئەوانە بکەنە زیاتر من لە شاری تۆیان بکەن من هەیە ئەو منە هەبیان شەوێکی دڵتانم هەیە یعنی تو جار تۆ لە جێڕەکەڵی من شەوێکی دڵتانەوە ئێستا من منەکە پێنجشەمان کۆبینەوە لەسەر کتێبێک گفتوگۆکەین بەپی پێویست ئەگەر نووسەرەکە لە ناو شارا بێ ئێمە نووسەرەکە بانگەکەین و خۆی لەگەڵمانە با بڵێن وجودی هەیە و مناقەشاکەین لەسەر کتێبەکە هەندێک جاریش نووسەرەکە بە ڤیدیۆ مەسنجەر وەرەگرین هەندێک جاریش نووسەرەکە خۆی وجودی نییە بەڵام مەبەستی ئێمە زۆرتر تەرکیزمان لەسەر ئەو با بڵێن ئەدەبی خۆماڵی ئەدەبی کوردیە واتە ئێمە زۆرتر ئیشمان لەناو خۆمانە کردووە مثلەن هێشتا تا ئەم حەدانە بە کەمترین شێوە مەسەر وەرگێڕانمان خوێندوتەوە نووسەرەکانی دەرەوەمان خوێندوتەوە بۆچی چونکە ئەدەبی خۆمان ئەدەبێکی لای لێ نەکراوەیە ینی لای لێ نەکراوەتەوە ئەم ئەدەبە بە پێویست نەکراوە ئێمە میلەتی کورد بەعام میلەتێکی خۆ بەکەم زانە یعنی هەر شتێک کە کورد بیکایە خۆی بینوسێ یا خۆی بیڵێ هەمووی ئەڵێ ئەوە هیچ نیە و ئەڕوا پەنابەتە بەردەقێکی بێگانە لەبەر ئەوە ئێمە زۆرتر پەیامەکەمان با بڵێن زیاتر ئامانجەکەمان ئەوەیە لەسەر ئەدەبی خۆمان ئیش بکەین ئەدەبی خۆماڵی نووسەری خۆماڵی ینی 3 ساڵی ڕێکە ئێمە هەموو پێشەمەیەک کتێبێکمان خوێندوتەوە بە حزوری نووسەرەکە خۆی مناقەشەمان کرد گروپەکەش تا ڕادەیەک با بڵێن کراوەیە هەندێک هاوڕێ هاتوون کە تەجربەیان کردو زانیویانە ناتوانن بە تەواتی ئیلتیزام بە باڵین گروپەکەەوە بکەن بە تەواتی چکە تۆ بێ کتێبەکەت خوێندبێتەوە ئەگەر نەتخوێندبێتەوە یا پێنجشەمە لێ بە تەواتی باڵین ئامادە نەبیت هەموو ئەرکەکانی گروپەکە بەجێنێنی ناتوانانی بێت دابنیشیت هەر مەسەرەن کات لە خۆشت و لە ئێمەش بگری ئەبێ ئیلا ئیلتیزامێکی تەواوەتیت هەبێ ئەمە واد لێ ئەکا من بەجیا بۆ خۆم ئەخوێنمەوە و بۆ گروپیش ئەخوێنمەوە ئەمە وا لە تۆ ئەکا ئێمە خۆزگای ئێمە لە ئێستەی ئێمەیە بمانتوانایە مەسەلەن چەندین گروپی تر لەم وڵاتەیە هەبووە لەم شارەیە هەبووە کە هەمووی دەستە و گروپ بوونە بیان توانایە وەک ئێمە بخوێننەوە بۆی ئێمە خوێندنەوە بکەین بە کللتور کاتێک کە خوێندنەوەمان کرد بە کللتور ئەم معادلانە با بڵێ ئەم معادلەکەمی کە ئێستا بۆ نمونە ئێمە لەسەر ئاستی تاکەکان خوێننەوە یا لەسەر ئاستی هەندێ مەسەرەن شوێنی تایبەت خوێندنەوە ئەکرێت ئەو هەوڵانە زۆر کە من لە چاو ئەوەی کە با بڵێن ئێمە مێژوێکی زۆر گەورەمان هەیە ئێمە میلەتێکی زۆر گەورەین خاوەنی زمان خاوەنی نیشتیمان هەموو شتێکین لە چاو ئەوەیە هەوڵێکی کەم هەیە بۆ خوێندنەوە ئێمە بۆی خوێندنەوە بکەین بە کولتور خۆزگای ئێستا چەندین دەستە و گروپی تر هەبووایە وەکو ئێمە بیتوانایە ڕەنگە ئێمە شتێکی گەورەمان نەکرد بێ و ڕەنگە شتێکی بچووکیشمان نەکرد بێ ئەمە بۆ ئەندازەیە گەورە نیە من بڵێم ئێمە شتێکی زۆر زۆر گەورەمان کرد بەڵام ئەتوانین ئێمە بڵین ئێمە تاکە گروپین 3 ساڵی ڕێکە یعنی بەردەوامین هەموو هەفتەیە کتێبێکمان خوێندوتەوە ئەگەر جگەلەوەی کە من بۆ خۆمە خوێنمەوە خۆم حەزم لە چی خوێنمەوە یان پێویستم بە چی خوێنمەوە من هەموو هەفتەیەک یعنی خوێندنەوەی پارمان گەشتە 48 کتێب یعنی 48 کتێبی خۆماڵیمان خوێندەوە ینی ئەوە هەستم کرد بەرەو پێشچوونێکی زۆر باشە و بنەمایەکی زۆر باشە و دڵنیام ڕۆژێک دێت زەمانێک دێت ئەمە ئەم شتە بە نوعێک سەیرەکرێ بە نوعێک گەورە بێ خۆزگای 1000 دەستە و گروپی کە بەهاتایە وەک ئێمە ئیشی کرا دەیانی کە بەهاتایە بۆی ئێمە ڕوتی خوێندنەوە ما بڵێن ڕوتی ڕۆشنبیری زیاتر بەرەو پێشبەرین ئەمە دەردە زۆر زۆر با بڵێن مەیلەتەکە ئێمە زۆر زۆر ئەوەیە نازانم بۆ ئێمە ناتوانین بخوێنینەوە یا نازان ئێمە بۆ ناتوانین نەوەکانی خۆمان ئەوانەی لە بەردەستمانن ئەوانەی لە ئێمە کەم ئەزمونترن ئەوانەی توانیان کەمترێ ئەوانەی نیان خوێندوتەوە بۆچی ناخوێننەوە ینی ناتوانم وەڵامت بەمەوە زۆر زۆر شت هەڵ ئەگرێ ئەو بابەتە بەڵام ئەوەی کە زۆر زۆر گرنگە بۆ ئێمە بەردەوامی زیاتر با بڵێن خوێندنەوەی زیاتر ئەنجا ئەم ئەدەبە من بۆیە هەڵبژارد ئەدەبی ئێمە وەگوتم ئەدەبێکی لالێ نەکراوەیە میلەتی کورد میلەتێکە زیان لە پێویست هەز بەکەمی خۆی ئەکا ینی هەر شتێک بنووسە هەر شتێک بکە هەر ئەو بەهای نییەکە لە ئەدەبێکی ترەوە یەکریت گرنگە کە ژنان بخوێنەوە بە تایبەتی هەموو شتێک ئەتوانم بڵێم لەم دنیاە پەیوەندی بەشنەوە هەیە بۆچی پەروەردە ژن ئەیکا ماڵ ژن بەڕێوە ئێبە یعنی دایکایەتی گرنگترین ئەرکەکە ژن بەڕێوە ئێبە تۆ لەو ڕێگەیەوە کە تۆ فکرت دەوڵەمەند بوو هێزت هەبوو توانات هەبوو ڕۆشنبیری دەبوو معریفە دەبوو خێزانەکەش ڕاستەوخۆ ئەم شتە ڕاستەوخۆ پەڕێتە سەریان تەحویل ئەبێ بۆ ئەوە تاکێکی پەروەردەکراوی ڕۆشنبیر
گەورە بکات لەبەرەوە زۆر گرنگە ژن بخوێنێتەوە تێڕوانینی ئێمە بۆچی جیاوازە لە تێڕوانینی پیاو فعلەن جیاوازە ئێمە لە ڕووی پێک هاتەی لەش و فکر و هەموو شتێکەوە جیاوازین جیاوازیەکەش ئەوەیە کە ئێمە کاتمان زۆر کەمترە بۆ خوێندنەوە ئەبێ ئێمە شەڕ لەگەڵ هەموو شتەکانی ئەم ژیانە بکەین تا کات دەسەخین بۆی بخوێنینەوە بەڵام پیاوان کاتیان زۆرتر بۆ ڕەخساوە زۆر گرنگە ئەم گروپانە هەبن ئەم گروپانە زۆر پێویستیە زۆر ئاستی ڕۆشنبیری هەم کۆمەلگا هەموو شتێک بەرەو پێشەوە ئەبات هەندێک وشە بەکارێنی کە کتێب قسەی ئاسایی بێ کتێب قسەی ناوچار بێ إلا بهیچ شێوەیەک ئافرەتی زیانە ئەتر نازم ئایا گروپی هاوڕێیانی خوێنەر مانگی هەشتی 2020 دامەزراوە ئەگەرچی من ماوەیەکی کەمە لەگەڵیانە بەردەوامم هاتوومەتە گروپەکەەوە بەڵام گروپێکە تایبەت بە ئەدەبی کوردی هەموو ژانرەکانی ئەدەبی کوردی باس لەیەکە هەفتانە ئەوەی کە بەرنامەی گروپەکەیە هەفتانە کتێبێک هەڵبژێردرێ ئەخوێنرێتەوە و زیاترینی کات نووسەرەکەی بانگێش دەکرێت و بۆ ئێرە کە قسەی لەگەڵەکەین و مناقەشەی لەگەڵەکەین و گفتوگۆی لەگەڵەکەین ڕاستی ئەمە محاولێکی زۆر باشە بۆی کە خوێنەران پابند بن بەوەی کە احتیمامیان هەبێ بە ئەدەبی کوردی و زیاتر قوڵ بنەوە لە ئەدەبی کوردیە لە شعر بێ ڕۆمان بێت چیرۆک بێ هەموو بابەتەکانی تری ئەدەبی کوردی هەبوونی ئەم گروپەش لەو پێناوەدا هەبوونی گروپی خوێنەران بەگشتی لە هەموو شوێنێک و لە هەموو کاتێک و لە هەموو زمانێک لە هەموو شوێنەکە لە قۆناغەکانی خوێندنا بێ دوای ئەوە بێ لە هەر شوێنێکە بێ زۆر گرنگە زۆر ضرورە بەڕاستی لە هەموو شوێنێکی گیانە نەگەر لە کوردستان جا چ جای کە کوردستان کە بەبەراوت بە وڵاتەکانی تر دواکەوتووە لە زۆر بوارە بەڵام هەبوونی ئەگەر مەبەستەوە بێ گروپی خوێنەر تا چەند گرنگیەکەی ینی دیاری ناکرێت تا چەند چکە شتێکە وەکو چۆن خواردن زەرورە بۆ ئینسان چۆن هەناسە زەرورە خوێندنەوە ژوا زەرورە لەبەرەوەی کە ئەدناسێنێ بە ژیان بە دنیاوە بە خۆشت لە پێش هەموو شتێکەوە ئەگەر شتێک بێ بکرێ بە کولتور لە زۆر دەوڵەتانی دنیا لە ناو زۆر میلەتانی دنیای کولتورە خوێندنەوە بەڕاستی بەڵام لای ئێمە شێواوەیەکی پێوە دیارە من بەش بە حاڵی خۆم ینی لە هەشتاکانە کە من لەو کاتانەوە بەردەوامم لە خوێندنەوە خوێنەر هەبوو کتێب کەم بوو ئێستا کتێب زۆرە ئەوەندەی بزانم خوێنەر کەمە بەداخەوەکە وایە بەڵام لەگەڵ ئەوەشە خوێنەر هەیە و ئەبینی کۆمەڵە گەنجی زۆر باش هەن کە گوێ بخوێنەوە ئەدەن ئەخوێنەوە بەردەوام من ئاگدارن لە ڕەوتی نووسین و ڕەوتی خوێندنەوە بەگشتی لە کۆمەڵگەی ئێمەیە بەڵام خۆزگەوە بواە کە بواە بە کولتور لە هەموو ماڵێکا کتێبخانە هەبواە یعنی ببێ بە کولتور بە شێوەی کە دایک و باوکی ئیستا خوێنەوار ئێستا دایک و باوکی ئێمە جیلی ئێمە زۆری خوێنەوار بۆ ینی خۆمان مهتەم بووین بە بوارەکە و لەگەڵی ڕۆشتین بەڵام ئیستا زۆربەی زۆری دایک و باوکەکان خوێنەوارن خۆزگەوە بواە کە گوێ بە پەروەردەی مناڵش بن لە ڕووی معریفی و لە ڕووی زانستی و لە ڕووی ڕۆشنبیریەوە گرنگی خوێندنەوە بۆ ژن و بۆ پیا وەک یەکە بەڵام لەبەرەوەی لە کۆمەڵگەی ئێمە ژن زۆر چەپێنراوە زۆر سەرکوت کراوە زۆر زیاتر زوڵمی لێکراوە بەراورد بە پیا و لە هەموو ڕێیەکەوە لەبەرەوە گرنگی خوێندنەوە بۆ ژن زیاترە وەک لە پیا بۆی کە بتوانێت لەگەڵ ڕەوتی پێشکەوتن و لەگەڵ ڕەوتی گۆڕانکاریەکانە لە جیهانە بتوانێت ڕێبکە لەگەڵ ئەوانەیە ئەجینا ئافرەت و پیاو یەک شتە بەنسبەت خوێندنەوە یەک شتە ینی تۆ کتێبێک پیاوێک بخوێنیتەوە یا ژنێک بخوێنیتەوە هیچ فەرق ناکە لە ئەم شتێ بەجێڵێ لە ئەو شتێ بەجێڵێ لە ناو پیاوانە بە هەمان شێوە لە ناو ژنانە بە هەمان شێوە کاریگەری جیاواز بەجێڵە هەرێکە بە ڕێژەی جیاواز بەڵام وەکۆی کە چەند گرنگترە بۆ ژن بخوێنێتەوە بۆی کە بتوانێت زیاتر لە دنیا تێبگا ئەوەی کە لە مێژوودا لە پێشووترە کە بەرامبەری کرا بتوانێت بە خوێندنەوە تعویزی بکاتەوە قەرەبووی بکاتەوە بۆی کە تێگەشتنی بۆ دنیا سەردەمیانە بێ خۆناسینی سەردەمیانە بێ و لەسەر ئەساسی ئەوەش بڕیارەکانی سەردەمیانە بێت و بتوانێت کە شێوازێ ژیان بکات کە سەردەمیانە بێت و بە کەمترین ینی زیاترین مافی خۆی دەستەبەر بکە بە دەستی خۆی بتوانێت و مارەسی بکە لە ڕێوی خوێندنەوە کۆمەلگا بەرەو گەشەیەکی زیاتر مرۆڤ بوو نەگات
زیاتر گەشەی مرۆڤبوون ینی ئاستی مرۆڤبوونی کەسەکان بەرزە بێتەوە باڵا ئەکا مرۆڤ کە فکری گەشەی کرد کە توانی زیاتر لە ڕێی خوێندنەوە لە ڕێی معریفەوە بتوانێت خۆی زیاتر بناسێ زیاتر ئەتوانێت تێبگا لە هەموو مەسەلەکانی تر کە لە پەیوەستە بە ژیانی ئەو لە هەر کۆمەڵگایەکە بێت جزا کۆمەڵگای ئێمە کە پڕە لە معانات و پڕە لە مێژوویکی پڕکارەسات و ئەوانە بە خوێندنەوە ئینسان ئەتوانێت ئاگایی وعی خۆی پەروەردە پێ بکا زیاتر و گەشەی پێ بکا زیاتر و بتوانێت ئەمە بکە کە تەنیا بەڕاستی تەنیا شت کە بتوانێت باشترین دەوری هەبێ خوێندنەوەیە کە بتوانێت ئەمە بکە ئەتوانێت زۆر کێشەکانی ژیان هەیە خودی خۆی لە خۆیەوە دەست پێ بکات و بتوانێت چارەسەری بکە و چاوەڕێی بەرامبەرێک نەبێت چاوەڕێی دەسەڵاتێک نەبێت چاوەڕێی زۆر شتیتر نەبێت کە بتوانێت بۆی ئەو بکەوە زیاترین چێژ ببینێ لە ژیان چکە لە ئەوڵ و ئەخیر ئێمە کەسی ینی ئینسان مرۆڤ لە هەموو شوێنێکە کێتە دنیاوە ماوەیەکی زەمەنی هەیە کە تیا ئەژی لە هەر شوێنێکی دنیا بێ لەو ماوەیە بتوانێت کە خۆی بناسێ و دەوروبەر بناسێ و تێگەشتنی هەبێ بۆ ژیان و ژیانێک بە خۆی داڕێژێ کە بتوانێت زیاترین چێژ ببینێ زیاترین چێژ ببینێ و زیاترین ڕۆڵی مرۆڤیانی خۆی زیاتر ببینێ ئەوە ینی هەدەفە لە ژیان هەڵبژاردننی کتێب کاریگەری هەیە بە تەکید بۆ لەسەر ژنان و لەسەر پیاوان چکە کتێبی وەکو خواردن وایە پێی پێویستیە ینی هەموو کەسێک هەموو شتێک ناخوێنێتەوە ئەبێ ئینسان بزانێت کە خۆی حەزی لە چییە و ئەو حەزەی بەرەو چی ئەبات ئایا تۆ حەزەکەی زیاترین لە چ کایەکە زیاتر بخوێنیتەوە سیاست ئەگە تۆ حەز بە سیاست کەی مەفروزە زیاتر لە سیاست بخوێنیتەوە لە مێژوو بخوێنیتەوە ئەگەر مەحاولاتی ئەدەبیت هەبێ حەزکەی لەو مەجالەیە زیاتر ئەوە خوێنیتەوە وەکو پێویستیەکی خۆڕسکی وایە بابەتەکانی خوێندنەوە چەند تۆ پێویستێ بە چییە لەو بوارەیە حەزەکەی کەسێکی زۆر گرنگی بە کشت و کاڵی پێویستە سەر کشت و کاڵ زۆر بخوێنیتەوە کەسێکی گرنگی بە چوزان فیزیا و تێگەشتن لە فیزیا ئەیە زیاتر ئەوە بخوێنیتەوە بەڵام بەگشتی ئەگەر تۆ بتەوێت ئینسان پەروەردە بێ بخوێنەوە پێویستە لە هەموو کارەکان خوێندن لە هەموو بابەتەکان بخوێنێتەوە تو جیرۆدەی بووی کە لێ دەرباز نابی لە شۆڕش خۆی خودی شۆڕش بەس تەعامل لەگەڵ ڕۆژێکی مشکی خۆماکەم هەریشتێکی ئاوەژی مشکی خۆت لەوازێ ئەدەبەکەی